لە بەرنامەی باپابەندبینی کەناڵی گەڵی کوردستانەوە ئەم کاتتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیەشتان پێشکەش دەکەین. لە هەرێمی کوردستان داتاکانی توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژ لە ڕۆژ ڕوو لە زیادبوونن. هەموو لایەک دەڵێن بەمانەوە لە ماڵەوە بە پابەندبوونمان بە ڕێنماییەکان دەتوانین ئەم بابەتە کۆنتترۆل بکەین. لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 1940 هاوڵاتی توش بوون. 4361 هاوڵاتی لەژێر چارەسەردان کە ڕێژەی لە 63.7 دەکا. ڕێژەی چاکبووە 2252 کە ڕێژەی لە 132.9 دەکات. حاڵەتی نوێ لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 187 حاڵەت تۆمار کراوە کە ئەمە بەگشتی لە هەرێمی کوردستان داتایەکی زۆرە. ئێستا ئەمە لە کاتیان کە دەڵێن لە لێواریەوەین کە بارودۆخەکە لە کۆنتترۆل دەرچێت ئەگەر بێت و هاوڵاتیان پابند نەبن بە جێبەجێکردنی ڕێنمایەکان. حاڵەتی مردن لە هەرێمی کوردستان کە داتایەکی ترسناکە تا ڕادەیەک لەسەر تاسەری جیهاندا مەحاڵەتی مردن لە 103 نۆرماڵە ئاساییە. بەڵام لە هەرێمی کوردستان 231 حاڵەتی مردنمان هەیە کە ڕێژەی لە 103.4واتە 0.4مان لە حاڵەتی نۆرماڵ تێپەڕیوە ڕێژەی مردن. لە پارێزگای سلێمانی توشبوو 4891 کەسە، ئەوەی کە لەژێر چارەسەردان 3613 هاوڵاتیە. حاڵەتی نوێ لە 24 ساعتی ڕابردوودا 143 حاڵەت بووە. چاکبووەوە 1080 هاوڵاتی بووە. مردن 198 بووە کە لە سلێمانی ڕێژەکە زۆرترە لە 4.04 دەکات، واتە 1.04 لە ڕێژەی نۆرماڵ ئاسایی زیاترە. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەکەماندا باس لە حاڵی مەرزی باشماخ و سەیرانبن و پێنجوێن دەکەین. لە پێنجوێنیش تاوەکو ئێستا حاڵەتەکان بەم شێوەیەن: 267 هاوڵاتی توش بوون، چاکبووە 169 هاوڵاتین، مردن 6 هاوڵاتی بووە. ئەوەی کە ئێستا لەژێر چاودێریان 92 هاوڵاتیە. لەو ڕێژەیە ژمارەیەکیانەوانی کە توش بوون 50 بۆ 60 کارمەندی تەندروستی توش بوون و لە نێوەیشیاندا یەک پزیشک هەیە. ئەمە بابەتەکان کە لە پێنجوێن هێن. حاڵەتی ناجێگیریشیان هەیە ئێستا لە پێنجوێن 6 حاڵەتی ناجێگیریان هەیە کە یەکێکیان کارمەندی تەندروستیە. گرفتە گەورەکە لە پێنجوێن ئەوەیە بۆم لە 36ەوە تاوەکو ئێستا هیچ پشکنینێک لە پێنجوێن ئەنجام نەدراوە کە دەڵێن پێنجوێن لە حاڵەتێکی مەترسیدایە و زۆر کەسەیە توش بووە ئێستا، بەڵام لەبەر ئەنجام نەدانی پشکنینەکان لەبەرەوەی کەسانە کە پەیوەندیان بە ناوەندە پزیشکیەکانەوە نەکردووە تا ئێستا و حاڵەتانە لە ناو ماڵەکانن، لە شوێنە گشتیەکانن، یا خۆیان نایەنەبێت بڵێن ئێمە توش بووین. تاوەکو ئێستا لە پێنجوێن و لە مەرزی باشماخ و لە مەرزی سەیرانبەر، مەرزی باشماخ مەرزێکی نێودەوڵەتیە، سەیرانبەریش کراوەتەوە. لە پێنجوێنیش کە کۆنتاکتێکی ڕاستەوخۆ هەیە لە گەڵ مەرزەکەیە، هێندە دوور نین لە یەکەوە. تا ئێستا نەتاقیگە هەیە بۆ ئەنجامدانی پشکنین، سەرجەم پشکنینەکانیان دێننەوە بە سلێمانی و نەخۆشخانەیەکی تایبەتی ڕوبڕبوونەوەی کۆرۆناشیان نییە. ئەو نەخۆشانەیان هەیە کە گرفتیان هەبێت دەیاندێرن بۆ نەخۆشخانەکانی سلێمانی. بۆ گفتوگۆکردن لەسەر حاڵی مەرزی باشماخ و سەیرانبن و پێنجوێنیش بە شێوەیەکی گشتی میوانداری بەڕێز هێرش عەلی فەرەجمان کردووە کە بەرپرسی تیمی ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە مەرزی نێودەوڵەتی باشماخ و لە هەمان کاتیشە بەرپرسی ئاماری پشکنینەکانە لە نەخۆشخانەی گشتی شەهیدان لە پێنجوێن. کاک هێرش کاتت باش بەخێر بێن. ئەو ڕێکارانەی کە ئێستا لە مەرزەکان دەگیرێنە بەر لە مەرزی باشماخ و سەیرانبەر مەرجی تونند و تۆڵن، نایڵن هیچ هاوڵاتێک بەبێ پشکنین بێتە ناو هەرێمی کوردستانەوە، یاخود شۆفێر هەیە لە کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بێنە ناو هەرێمی کوردستان ئێستا؟ سوپاس بۆ بەڕێستان بۆ میوانداریتان. ئێمە سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە مردنی وڵاتی باشماخ لە 22ەوە کاتێک ڤایرۆسی کۆرۆنا لە شارەکانی ئێراندا بە تەواوی بڵاو بوویەوە، تەندروستی سلێمانی بە هەماهەنگی نەخۆشخانەی شەیدانی پێنجوێن لەگەڵ بەڕێوەبەری مەرزەکە مەرزی وڵاتی باشماخ تیمێکی تەندروستی ڤایرۆسی کۆرۆنامان پێگەنا تا بتوانی بەر لە بڵاوبوونەوە و کۆنتترۆلکردنی ئەو ڤایرۆسە بگرین بار شێوازێک لە شێوازەکانی تەندروستی ئەوەی کە بە ئێمە سپێدرا لەلایەن تیمەکانی تەندروستی سلێمانیەوە، ئەوەی کە بە ئێمەیان گوت چۆن کۆنتترۆلی ئەوی شە بکەین. ئێمە لە 21 لەسەر شەوی 21 لەسەر 20 لەسەر 21
2020 حاڵەتی کەرنتینە لە ناو مەرزی باشماخ ڕاگەنرا بماوەی لەش کارژمێر بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانی کە چونێت ناو خاکی ئێرانەوە بتوانی بە شێوازی پشکنین لە ڕێگەی نشینگەی باشماخەوە بدرێ بە کەرنتینی سلێمانی تاوەکو بۆ ماوەی 14 ڕۆژ کەرنتین بکرێن و هەروە بێتەوە لەو ماوەیە چاودێری بکرێن و پشکنیان بۆ بکرێت ئەگەر حاڵەتەکانیان بۆ نمونە نێگەتیڤ بێواتە دەرین دەرچێ و کاتە دەچون ناو کەسوکاریان وەگەر حاڵەتەکانیشان ئەرینی پۆزیتیڤ و کاتە چارەسەری پێویستیان بۆ کرێ ڕێکارەکانی خۆپارێزی و تەندروستی و تۆرکردنی مەرزەکە لەلایەن بەڕێوەبەری مەرزەکەەوە مەسەلەن حاڵەتی زۆر باژاتە پێشەوە کە مەسەن بە کۆنتڕۆڵکردنیەوەی کە چۆن بتوانین ئەو شۆفێرە زۆرەی کە لە ئێرانی و تورکی داخلی ناومەرزەکە دەبن یاخود ئەو هاوڵاتیە زۆرەی کە چونێتە خاکی ئێران و دەگەڕێنەوە لەلایەن تیمەکانی ڤایرۆسی کۆرۆنا و پشکنیان بۆ ئەنجام بدرێ وەکو حرارە یاخود وەکو ئەو نیشانانی کە لە ڤایرۆسی کۆرۆنا هەیە بە چاوبندرێت مەسەلەن وەکو تیمەکانی تەندروستی دەنیشانی بکەن تا بتوانین ئەوانی کە گومانی توژبوونە لێ دەکرێت بیان دێنە لایەنی پەیوەندیدار هەم تەندروستی هەم لایەنی ئەمنی ئێمە لەو ماوەیەدا ڕۆژانە زیاتر لە 600 شۆفێر بۆ 700 شۆفێر لە عێراقی کە دەچوە خاکی ئێرانەوە کەلوپەل و شتومەکی دەگواستەوە ناو مەرزەکە و هەروە بێتەوە زیاتر شۆفێری ئێرانی هەروە بێتەوە شۆفێری عێراقی کە داخلی مەرزەکە و شۆفێر ئێرانی تورکیش کە بە هەمان شێواز شتومەکیان دەگواستەوە ناو مەرزی نێودەوڵەتی باشماغ لەلایەن مەرزەکەەوە کۆنتڕۆڵی تاو بازژاندرا بەڕشاندنی دەرمانی پێویست بە دەرمانی بێرکۆن هەم لە شۆفێرەکان خۆیان هەم لە ئۆتۆمبیلەکانیە کە ڕەمپایەکی دروست و زۆر باش پێگەنرا کە تەنانەت ڕشانی شۆفێرەکانیشان بۆ بکرێ و هەروە بێتەوە کۆنتڕۆلی مەرزەکە کرا لە ڕێگەی ئەوەی کە دوای ئەوەی کە ڤایرۆسەکە بە تەواوی تەشەنەی سند و پێنجوێنیش کە هاوسنووری لەگەڵ خاکی ئێراندا بەڕێز دکتۆر سەباح بەرەوبەر تەنویست سلێمانی مەیدانیان لەگەڵ تیمێکی یاوەری خۆیان سەدانی مەرزەکەیان کرد تاوەکو ڕەشوێنەکان باشتر بکرێ ئەوە بوو بڕیادرا کە بە کەمکردنەوەی هاوتارچووکردنی هاوڵاتیانی ئێرانی بە هەموو شازێک ڕاگیرا کە سەردانی هەرێمی کوردستان بکەن بە هیچ شازێک بۆیان نەبوو وە گەڕانەوەی هاوڵاتیانی خۆیان پشکنیان بۆ بکرێت و هەروە بێتەوە سوودارکردنی ئەو هەموو کەلوپەل و شتومەکەی کە هاوردە دەکرا لە مەرزی لە ئێرانەوە بۆ ناو خاکی سنووری ئێران یۆخانە خاکی سنووری عێراق لە ناو خاکی عێراقا لە مەرزی باشماخ بارەکانیان لێ خاڵی دەکرا و دەدرا بە شۆفێری عێراقی شۆفێر ئێرانەکان دەنادەوە ناو خاکی ئێران و تا ئێستا شۆفێرێکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران نایەتە ناو هەرێمی کوردستان هیچ شۆفێرێکی ئێرانی داخلی ناو خاکی هەرێمی کوردستان نابێ بە سوتەمەنیەوە بە خۆراک و ئەو شتانەوە هەر هەموو لە ناو مەرزەکەیە بارەکانە لێوە دەگیرە دەچێت شۆفێری عێراقی شۆفێری عێراقی دەگوازنەوە بۆ هەرێمی کوردستان و ناوچەکانی خواروی عێراق دەیانگوت کار ئاسانی دەکەن لە مەرزەکان وایە کار ئاسانی دەکەن بۆ کەس ئێوە تا ئێستا ئێمە لە ناو مەرزەکەیە هەتا ئەو کاتێک کە بەردەوامی تا ئێستاشی لەگەڵا بێت ئێمە چەندین حاڵەتە ئەوەی کە بە چاو بینیمانەیە خودەوەی کە نیشانەکانە پێوە دیارەوە بە حرارە و گەرم پێوەوە زیاتر لە 8 شۆفێر تانۆ شۆفێری ئێرانیمان گەڕاوەتەوە خاکی ئێران کە نیشانیان پێوە بووە و چەندین حەماڵ و فەرمانبەر و کارگوزار کە ناو مەرزەکە کاریان کردوەکان نیشانیان بوو حالی نەخۆشخانی پەنجێنمان کردووە و چەندین شۆفێری عێراقی خۆشمان کە ڕامان گوتون تا پشکنیان بۆ کراوە تا ئەو کاتی بزانانی حاڵەتەکانیان پۆزیتیڤ یان نێگەتیڤە هەرگیری ڤایرۆسەکەنیان ئەو کاتی ئیجازەمان داون لە کارمەندان یاخود لەو کەسانەی کە لە مەرزەکە کار دەکەن چەند توش بوو هەبوو ئێمە تا ئەو کاتی تاوەکو 27 بەنجام لە هیچ توژویەکمان نەبوو هیچ توژوێک ڤایرۆسی کۆرۆنا نەبوو بەڵام تەنها گومانمان هەبوو و چەند نیشانەی کەم کە ئەوەی کە گومان بێت لەسەروی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام بە هیچ شێوازێک تا 27 هیچ حاڵەتێکی توژمە ڤایرۆسی کۆرۆنا لە شارۆچکە پێنج تۆمار نەکرا ئەو حاڵەتانەی کە سەرەتا لە پێنجوێن نزیکی وەبزانم تا کۆتایی مانگی 5 هیچ حاڵەتێکی دەرکەوتن نەبوو لە پێنج حاڵەتی تۆمار نەکرا لە شاری پێنجوێن لە ناکە ئەو داتایە بۆ لە پێنجوێن و لە مەرزەکەش هێندە بەرز بوویەوە لە دوای ئەوەی ئەتوانی بڵێن دوای 27 پێنجەوە ئێمە بە لێشاو حاڵەتی توشبوون و ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی زۆر بەرچاو هەڵکشا زیادی کرد ئەمەش بە چەند هۆکارێک لە دوای ئەوەی کە مەسەلەن هاوڵاتیی زۆر دوای ئەوەی کە لە شانزەی چوارەوە حکومت بڕیاریدا بە هیچ شێوازێک هاوڵاتیانی عێراقیش کە چوونەتە خاکی ئێرانە وەرەگیرێنەوە هەتاوەکو چواردەی پێنج لە چواردەی پێنجەوە گەڕانەوەی هاوڵاتیەکی زۆر بە لێشاو کە لە ڕێگەی پەیوەندیەکانی تارانەوە ئیجازیان بۆ دەگیرا لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە دەدرا بە نیشینگەی
پێنجوێن لە ڕێگەی شگەی پێنجوێن ئەو حاڵاتن دەدران کەرینتینە بەڵام ناو مەرزی باشماخە یاخود ناو پێنجوێنە هیچ پشکنینێکی ڤایرۆسی کۆرۆنا نەکراوە تا دنیا بینەوە لەوانی ئەکە و هاوڵاتیان یاخود ئەو شۆفێرانی کە سەدانی نادێن ناو خاکێریم گوسان دێن ناو مەرزەکەەوە هەڵگیر ڤایرۆسی کۆرۆنا یاخود تۆ پێشتر وتت پشکنینمان کردووە ینی هەندێک کەس هەبووە گەڕانومانێتەوە تەنان نەخێر ئەو پشکنانی کە ئێمە لەسەر لە پێنجوێن کراوە تەنان خۆمان داوامان کردووە لە ڕێگەی تیمەکانی سلێمانیەوە هەتاوەکو چواردەی سێ لە بەدواوە خۆیان هاتوون پشکنیان وەرگتووە لە ناو مەرزەکە مەرج باشماک وهروە بێتەوە لۆ شوێنانی کە گومانمان لێی هەبووە باش گرفتەکە چی بوو کە داتاکە بەرز بوویەوە ئەو هاوڵاتیانەی کە گەڕانەوە تۆ دەڵێ کەرەنتین کرابوون وانە ئەو هاوڵاتیانەی کە لە خاکی ئێران بۆ نمونە ماوەیەکی زۆر لە پێش 22 دووەوە ئەوان سەردانی ئێرانیان کردووە ئەم هاوڵاتیانە ئەتوانی بڵێ ماوەی بۆ ماوەی 3 مانگ تا 4 مانگ لە خاکی ئێرانە ماونەتەوە ئێمە گومانی ئەوە دەکەین کە زۆربەیان دڵگیری ڤایرۆسی کۆرۆنا بووبن بۆیە بە ناچاری ڕێگەم پەنایان بردووەتە چکە خزمەتگوزاری کەوتویان نەکراوە بە ناچاری پەنایان بردووەتە بەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە تاران لە ڕێگەی ئەوان وەزارەتی ناوخۆوەری گرتنەوە تەسلیمی کەرنتینی سلێمانی کردن ئەمە حاڵەتێک بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پێنجوێن و حاڵەتێکی تریش ئەوە مەسەلەن سەرەتای ڤایرۆسەکە کە بڵاو بوو لە خاکی ئێران ئەتوانی بڵێن لە شارە دوورەکانی هەرێمی کوردستان بوو مەسەلەن ئێمە سنوورمان بە شاری مەریوانەوەیە تاوەکو مانگی 5 لە ناو مەریواندا یاخود لە شاری سنە لە شارە کوردیەکانە کاوسونە لەگە پێنجوێنە کە مەرج باشماخی تێدایە هیچ حالەتی ئەوان هیچ حالەتی وان تیا تۆمار نەکرابوو بەڵام لە دوای ئەوە بەرەبەرە بڵاو بوویەوە بە هەموو شارەکانی ناو ئێرانە ناو مەریواندا کە ئێمەش بڕاستی خاڵێکی تریژەوە کە زۆر گرنگە شۆفێری عێراقیانمان کە دەچوونە خاکی ئێرانەوە شتومەک و کەلوپەلیان دەگواستەوە و کارێک بوون بۆ ئەوانی کە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری پێنجوێن بە شێوازێکی بەرچاو نەک شاری پێنجوێن بڵێن سلێمانیش بێتەوە کاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا چیتان کردو بۆ ئەوەی کە حاڵەتانە بەڵێ ئێمە مەسەلەن لە تەنانەت چەندین شۆفێری عێراقی کە ساری بارهاڵگریان پێدەچنە خاکی ئێرانەوە زۆری کە پشتیان بۆ کراوە پۆزەتیڤ بوون واتە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەمانش کە تێکەڵی ناو کەسوکاریان بوون یاخو خەڵکی سلێمانی خەڵکی کەلارن خەڵکی شارە زورن ئێستا مەبەستم ئێستەیە حاڵەتی ئێستا بۆ ئەوەی ئەم داتایانە زیاتر بەرز نەبنەوە چیتان کردووە بۆ ئەوەی کە دووبارە نەبێتەوە ئێمە ئەوەی کە هاتین مەسەلەن بۆ ئەو حاڵەتە زۆری کە ڕوودا لە پێنجوێن ئێمە چیمان کرد بە یاخود مەسەلەن بەرگری ئێمە چی بووە کاردانی ئێمە چی بووە تیمەکانی تەندروستی سلێمانی پێر سەباح مەیدانین خۆی لە شاری پێنجوێن مایەوە ئێمە توانیمان مەسەلەن بەڕێگەی ئەوەی کە ئێستا پێنجوێن نەتوانی بڵێن لە حاڵەتێکی باشدایە نەک بۆ حاڵەت دەستناکەی کە پەیج و ڕۆژنامەکان باسی دەکەن دوکتۆر سەباح مەیدانین خۆی سەردانی شاری پێنجوێنی کرد لە ماوەی 1-2 ڕۆژدا کۆبوونەوەی بە چەندین لایەنی پەیوەندیدار بە بارودۆخی ڤایرۆسی کۆرۆناوە لە لیژنەکانی کۆرۆنا لە مامۆسایانی ئاینی داخستنی مزگەوتەکان داخستنی شوێنە گشتیەکان یاریگاکان باڕەکان کافتریاکان تا بتوانین کۆنتڕۆلکردنی ڤایرۆسەکە بە شێوازێکی لەسەرخۆ تاوەکو ئێستا بتوانین بەرە ئەمڕۆ قەسە لەسەر ڤایرۆسەکەین حاڵەتەکان بە شێوازێکی کەم دابەزیوە باش چەند ڕۆژێکە بێ پشکنینتان ئەنجام نەداوە بۆ ئەو خۆپارێزە مەسەلەن ئێمە تەقریبان تاوەکو ئێستاش ئەتوانین بڵێ لە شاری پێنجوێن ئەو شوێنانی کە کراوەتەوە بە ڕێژەیەکی کەم بە چاودێری لیژنەکانی قامێت و نەخۆشخانەیەکی شەیدانی پێنجوێن هەر لە دوکان و بازار و سار لە من و کافتریاکان پشکنینەکان بوو کاکێرش پشکنین دەڵێ لە 36ەوە تاوەکو ئێستا هیچ پشکنینێکی دیکە ئەنجام نەدراوە لە پێنجوێن و ئەگەر ئاماری پشکنینەکانت پێ بڵێم هەتاوەکو ئێستا مەسەلەن لە شاری پێنجوێندا ئێمە 1609 پشکنین ئەنجام دراوە کە زۆربیان مەسەن تیمەکانی سلێمانی هاتوون و دواتر تیمەکانی خۆمان لە ناو پێنجوێن لە تاقیگەی نەخۆشخانەی شەیدانی پێنجوێن ئەنجام داوە 1609 پشکنین ئەنجام دراوە بۆ هاوڵاتیان لەو 1609 267 هاوڵاتی باش ئەوە داتاکانم خستە ڕوو ببوورە بەڵام مەبەستم پشکنینە لە 36ەوە تاوەکو ئێستا پشکنین هیچ پشکنینێکی دیکەتان ئەنجام ناوە لە ناو پێنجوێنە با لە پێشتری پشکین ئەنجام دراوە بەڵام لە 36ەوە تا ئێستا بەڵێ هیچ پشکنینێک ئەنجام نەدراوە پێش 25 مانگ پێشەوەی کە ئەو ڤایرۆس کۆرۆنا بێت لە 36ەوە دەڵێم کاکێرش لە 36ەوە پشکنین ئەنجام نەدراوە لە پێنجوێن لە سێش نەخێر پشت ئەنجام نەدراوە بۆ بە حکمیەوەی ئێمە لە 36 بەدواوە تاوەکو ئێستا ئێمە گلەیەکی زۆرمان لە پشکنەکانی سلێمانی هەیە بەڕاستی کە خۆم وەرگرتنەوەی سەرپەرشتی وەرگرتنەوەی سامپڵی نەخۆشەکانەکە کەسانی کە هاتوون پشکنین ئەکەن
ئەتاوەکو ئێستا پشکنینی 90 مانگم وەرنەگرتوێتەوە کە هاوڵاتیانێکی زۆر بەڕاستی کە جێی گلەیە هەم خۆش لە خۆشمان لە لانی پەیوەندیدار ئێمە گاندمە لانی پەیوەندیدار لەسەر خۆمانەوە کە ڕیاسی سلێمانی فەرەنگی سلێمانی و لەگەڵ پشتنەکانە هەتاوەکو ئێستا کە قسە لەگەڵ بەڕێستا دەکەم پشکنین 90 مانگ ئەنجامی باشە بەس کاکێش خۆی لە سلێمانی هەر خۆی بۆ خۆی ئێستا لۆدێکی زۆری لەسرە بۆ کارتان بەوە نەکردووە نەخۆشخانەکەی خۆتان بکەنەوە و پشکنینیش لە پێنجوێن ئەنجام بدەن ئێمە ڕاستی ئەوە بۆ هاوڵاتیان ڕووبکەینەوە ئەو پشینە زۆرەی کە هەموو ڕۆژێک تەنان بە ڕۆژەکانی هەینیشەوە کە پشوو بووە ئێمە لە نەخۆشخانەی پێنجێ پشکنی ماوەرگتووە هەتاوەکو ئێمە هەتاوەکو 36 پشکنی وەرگیراوە ئەتاوەکو ئێستا لە تا 96 ئێمە هیچ ئاماری پشکنی ماوەر نەگرتوێتەوە لە شاری پێنجێنەوەسیارەکەم ڕوون بوو ئێستا لە سلێمانی بۆ خۆی لۆدێکی زۆری لەسرە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی داوای پشکنی نەکەن نۆبەیان بۆ نووسرێ بەرناکەوێت گرفتێکی گەورە لۆدێکی گەورە خۆی لەسەر سلێمانی هەیە لە پێنجوێن ئێوە نەخۆشخانەیەکتان هەیە نەخۆشخانەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای وزان بیناکەشی تەواو بووە بۆ هەوڵتان نایەوە ئەو بینایە بکەنەوە نەخۆشەکان لای خۆتان چارەسەر بکەن و تاقیگەیەکیش بۆ خۆتان بکەنەوە لەوێ پشکنینەکان ئەنجام بدەن ئێمە لە نەخۆشخانەی پێنجوێن نەخۆشخانەی گەورەمان هەیە و دواتر نەخۆشخانەی کۆرۆنا لاەن خێرخوازانە کرایەوە کە تاوەکو ئێستا هەر بینایەک هیچ پێداویستێکی تێدا نیە و ئێمە پێشتریش داوامان کردووە کە تاقیگەیەکی پشکنین لە پێنجوێن بکرێتەوە کە بە حکومەوەی پێنجوێن لەو کۆنتڕۆڵکرێ بۆ ناوچەکانی سیستێمانی نەگوازرێتەوە ڤایرۆسی کۆرۆنا چونکە هاوسنووی لەگەڵ ئێراندا بەڵام بەداخەوە هیچ ئامێرێکی پشکنیان نەیە ناشاری پێنجوێنەوە و ئێستا خۆشمان ئەوە ئەزانی بەڵام گلەی هاوڵاتیان کە لە ئێمەرەکە بۆچی پشکنینەکان دەڕۆژی پێ دەچێت خۆشمانەوە دەزانین کە لە ئێستایا توژبێکی زۆر هەیە بەڵێ لە پێشترا ئێم بە 3 ڕۆژ نەتیجەی خۆشماوەەرەکەتەوە بە 2 ڕۆژ نەتیجەکانە بۆ وەردەنارینەوە بەڵام ئێستا دە ڕۆژ دەخایەنە بە حکومی لۆدێکی زۆر لەسەر سنتەری پشکنینەکانی کۆرۆنا لە شاری سلێمانیدا هەیە ئەمە شەکە وای کردووە کە مەسەن پشکنینەکان تا ئێستا بە 10 ڕۆژ و بە هەفتەیەک نەتوانین پشکنینەکان وەربگرینەوە ئێستا بە شێوەیەکی گشتی پێنجوێن حاڵی چۆنە لەگەڵ مەرزی باشماخ لە حاڵەتی مەترسیدان یا لە کۆنتڕۆڵدان حاڵتان چۆن ئێستا لەوێ ئێستا لە مەرزی نەورۆتی باشماخە هەموو حاڵەتەکانی خۆپارێزی بە تەواوی کۆنتڕۆڵ کراوە ئەوە ئەتوانی بڵێن ڕێژەی توشبوو لە ئێستاە ئایا بۆ کاری ئەوەی کە پشکنی ناکرێت لە پێنجوێنە بەڵام ئەتوانی بڵێن ئەوەی کە بە چاو خۆمان ڕۆژانە لە نەخۆشخانەکە نەخۆش سەردانمانەکات ئەو حاڵەتی توژم بە ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانین بڵێ کەم بۆتەوە بە ڕێژەی بەرچاو یعنی لە کۆنتڕۆڵدایە بەڵێ ئێستا کەم بۆتەوە ڕێژەی تا چەند هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان ئەتوانین بڵێن پێنجوێن لە شارێکی بازرگانی گەورەوە لە شارێکی زۆر قەرەباڵخەوە ئەگەر ئێستا بەناو کوچە و کۆڵانەکان و شەقامەکانی بڕۆین دەبینی شارێکی خامۆش و بێدەنگە ئەمەش دەگەڕێتەوە بۆی کە هاوڵاتیانی شاری پێنجوێن دەستکێش و دەمام پابەندی ڕێنمایەکانن لە بەکارهێنانی دەستکێش و دەمامکەوە لە بەکارهێنانی کحولەوە کە ئەمە داواکاریی زۆر و کڕینێکی زۆری هەیە لەسەر نوێرگەکانیش و خۆشیان شادی لە ڕووی بودجا وەکو لایەنێکی تەندروستی بودجەی پێویستان بۆ دابین کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانن دەستکراوە بن کارەکانتان بە باشی جێبەجێ بکەن و هەوڵتان نەداوە بۆی کە نەخۆشخانەکە و تاقیگەکە لەوێ بکەنەوە کێ گرفتە لەوێ کێ هاوکاریتان ناکا بۆی بتوانن لە شوێنێکی وەکو پێنجوێن کە دوو مەرزی گەورەی لەسرە یەکیان نێو دەوڵەتیە سەیرانبەنیشی لەسرە و پێنجوێنیش کە هاوسنوورن بۆ نەتوانراوە تاوکو ئێستا نەخۆشخانەکە و تاقیگەکە بکەنەوە ئێمە بەداخەوە گەر ئەم بابەتە بوو ژیانم لە 27 پێنج یەکەم حاڵەتی توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پێنجوێن تۆمار کرا ئێمە سەرجەم پزیشکانی پێنجوێن جگە لە دوو پزیشکی زۆر بەڕێز کە دوکتۆر خالید بەڕێوەبەری نەخۆشخانەکە و دکتۆرە میدیا پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵ بوون یەک پزیشک لە پێنجوێنە نەما وای لە هاو نەخۆشخانەکەمە بە تەواوی داخرا و زیاتر لە 50 بۆ 60 کارمەندی تەندروستیمان تا ئێستا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووین بە خۆشمەوە کە خۆم یەکێکم لە توژبانی ڤایرۆسی کۆرۆنا و دوای چەندین شەومانەوە لە نەخۆشخانەکانی کۆرۆنا و چارەسەری پێویست تا بگەڕێەوە مەسەر ژیانێکی ئاسایی و سپاس بخوا توانی بێتم تا ئێستا چەندی جار پلازما باسی خۆتەکەم لە دوا بڕگە ئەمانە ناوبڕێک وەرگرین دوایەوە باسی تۆکەم بەس مەبەستم ئەوەیە کە لە پێنەدانی موچەکانتان مانگیراوە بودجەتان لە بەردەسان نییە بۆ نەتوانن ئەم پشکنینانە و تاقیگەی لای خۆتان بکەنەوە توانای مرۆیتان نییە ئێمە لە پێنجوێن مەسەلەن لە ڕووی بابەتی ئەوەی کە لەگەڵ لایەنی پەیوەندیدارە لە هەموو ڕوویەکەوە مەقسەما کردووە بە تایبەت قایمقامێتی خەزای پێنجوێن کە
یەکەی وەحدەی ئیداری شارەکەیە بۆ هەموو بابەتەکان پرس و ڕامان پێکردووەوە ئاگادارمان کردوێتەوە لە هەموو حاڵەتێکی نەخوازرا و وەلایەنی پەیوەندیدارەکانمان ئاگادار کردوێتەوە بەڵام ئەوەی کە نەبوو لە پێنجوێن مەسەلەن نەبوونی تاقیگێکی پزیشکی بۆ پشکنینەکانی ڤایرۆسی کۆرۆنا وای کرد ئێمە بۆ حاڵەتە بڕوین کە ئێستا بەداخەوەیە لێم ئەمە ڕەتکردنەوەیەکی ئەوەیە کە سایتەکانی پێنجوێن کە سایتەکانی دەرەوەی پێنجوێن و ناخود ئەکاونت و تۆڕە کۆمەڵاتەکان پێنجوێن بە شاری وها ناو بن یاخود بە هێڵی سوور ناوی بن یاخود بڵ لە 185 هاوڵاتیانی پێنجوێن پێش ڤایرۆسی کۆرۆنا بوون و هەموو شێوازێکەوە ڕەت دەکەینەوە سەرجەم ئامارەکانی پشکنین و سەرجەم ئامارەکانی توژبووان هەموو دەگەڕێتە لای من و ئەتوانین بڵێن ئەو ئامارە ڕسمی کە ڕامان گەیاندووە ئەو ئامارێک کە نەخۆشان چوان چەندین نەخۆشانیان کردووە بەڵام ئەتوانین بڵین ئێمە ئەوەی کە خۆمان ڕەشاوی ئەەکەین ئەتوانین بڵین لە شاری و پێنجوێنە کە 50,000 هاوڵاتی تیانی شەجێ بە هەردوو ناحی گەرمک و ناڵپارێزەوە کە سەر بە خەزای پێنجوێنن 6 کیلۆمتر لە سنووری سلێمانیەوە دوورە ئەتوانین بڵین 2000 بۆ 3000 تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە هاوڵاتیان لە شاری پێنجوێنە بەڵام ئێمە لەو 2000 بۆ 3000 ئەتوانین بڵین زۆربەی هاوڵاتیان بە نیشانەیەکی سووک و ئاسایی وەریان گرتووە و زۆربەی جار مەسەلەن ئەگەر خاڵەتیش بێرنەوە بۆ ئەوی کە هاوڵاتیان لەو کاتەیە کەم تەرخەمیان وانوە کاکێر ناوبڕێکی کورت وەرەگرین و دواتە دەگەڕێنەوە گفتوگۆ کەمان بەردەوامە ئاماری توژبووان ناوبڕێک وەرەگرین ببوورە و دەگەڕێنەوە کاکێرش پرسیارم لەسەر مەسلەی هاوکاریکردن بووجا هاوکاری دەکرێن قەزای پێنجوێن بۆی کە بتوانن نەخۆشخانەکە و تاقیگەکەتان بکەنەوە ئێمە لە ڕووی هاوکاری مادیەوە بۆ شاری پێنجوێن بۆ بواری پزیشکی بەکارهێنانی مەسەلەن پشکنینەکان وانە ئەوەی کە هاوکاری کراوین مەسەلەن نەخۆشخانەیەکی کۆرۆنایان کردوێتەوە لەلایەن خێرخوازانەوە بەڵام ئەم نەخۆشخانەیە هیچ ئامێرێکی پزیشکی هیچ ئامێرێکی هێناسنیان دەستکردوشتانە تا ئێستا نەخۆشخانەکە بڕووی هاوڵاتیان نەکرا استفادە نەکراوە و لە ڕووی ئەوەی کە تا ئێستا بۆچی ئێمە وەکو پێویست هاوکاری مادی نەکراوین تا بتوانین نەخۆشخانەی کۆرۆناکەمان بکەینەوە یاخود ئامێرێکی پشکنینی پزیشکی بێتە ناو شارەکەمانەوە تا بتوانین مەسەلەن ڕێگە لە هەموو ئەو هەوکارانە بگرین کە توژم ڤایرۆسی کۆرۆنایە لایەنی پەیوەندیدار ئەگەڕێتەوە بۆ لای ئەوان بۆچی هەتاوەکو ئێستا من دەکەم بە پرسیار مەخود ڕوبەڕووی لایەنی پەیوەندیدار یەکەم و تەندروستی سلێمانیە بۆچی تا ئێستا ئەوان نەیانتوانی هاوکارێکی ئەوتۆ پێشکەش بە شاری پێنجوێن بکەن تا ئێمە لەو بەڵایە دوور بین بۆ ئەوان نەیانتوانی نەخۆشخانەی کۆرۆنا کە خێرخوازاکردن تا ئێستا ئەوان ئاوەدانی بکەنەوە خەڵکی پێنجوێن ئیسفادی لێ بکە کە تا ئێستا حاڵەتە ناجێگیریەکانمان ڕێوانی هیوادارم جوان لێ بێ کە بە تایبەتی ئێستا بودجەیەکی نوێیان بۆ هاتووە کە هاوکارتان بن کە بتوان ئەو بابەتان جێبەجێ بکرێن کاکێش کاتوان زۆر کەم ماوە خۆت یەکێک بووی لە توژبوانی کۆرۆناوانە بۆ ماوەی چەند ڕۆژ لەژێر چارەسەرماییتەوە هۆکاری توژبوونەکە زانی چییە؟ من خۆم توژی ڤایرۆسی کۆرۆنام و بە حکومیەوەی کە لە مەرجی نێودەوڵەتی باشمار سەرپەرشایەتی ڤایرۆسی کۆرۆنام کردووە و زۆرترین بەرکەوتنمان لەگەڵ هاوڵاتی ئێرانی و شۆفێری ئێرانیدا بوو لەناو مەرجەکەیە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە من لێوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو لە مانگی 5 وەزام توش بوویت بەڵێ چەند ڕۆژە بێ چاک بوویتەوە ئێمە ئەتوانم بڵێم لە ناوەڕاستی مانگی 5 بوو هەستم بە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا کرد لە گیانێشە لە جەستا لە ئازاری جەستا سەرێشەیەکی بەهێز دواتر لەرز و تاو هەروە بێتەوە هەناسەت و نووسنگێشە
کاتە هێستم بەمانەگە خۆم کەرەتین کرد و لە خانەواد و کەس و کاردا بڕام دواتر لە ڕێگەی پشکنینەوە ڕووکردنە نەخۆشخانەکانی پێنجون دواتر لە نەخۆشخانەی تار علیوالی بەگ بۆ ماوەی 15 ڕۆژ نەخۆشخانەکانم بڕی تا توانیم پشکنی نێگەتیڤم بۆ بێتەوە و بگەڕێمەوە ناو پێنجوێن و گەڕێمە ناو خانەواد و کەس و کارم و لە دوای ئەوەش 10 ڕۆژ و 15 ڕۆژ کەرەنتینە لە ماڵەوە دواتر فەرق پشکنێکتر بکەینەوە کە نێگەتیڤ نەرێنیمەوە بێتەوە اینجا بتوانین پلازما بەخشینە ئەو هاوڵاتیانی کە دوێنێ ئێمە بوون و ئەمڕۆ ئەوانن سواز بۆ خەکەتوانێتم تا ئێستا و کاری چەند کەسێکم کرد بێت ئەمە فەزلی خوایە وەزام 4 جار پلازمات بەخشیوە بەڵێ 4 جار پلازمات بەخشیوە تاوەکو ئێستا 4 جار پلازمان بەخشیوە ئێستاش لە دوای بەرنامەکەی بەڕێستان مۆعیدی نەخۆشیەکەمێ پلازمایە دەمێ ئەمە ئاساییە یعنی دەتوانی ئەوە پلازما بەخشی ئەمە خودی ناخی خۆمە یا پێناوی خوایەکەم دووەم ئەو ئازاری کە خۆم چەشتومە ئەو ئازاری کە خۆم بینی و بە نەخۆشخانەکانی کۆرۆنایە ئەو تراژیدیایی کە بینی و بە لە نەخۆشخانەکانی کۆرۆنایە دەمەوێت هاوڵاتیان ڕزگار حاڵت چۆن بوو تۆ لە کاتێککە نەخۆش بوو حاڵەتی توژبوونەکەم تا هەناسەی دەستکردیشم بینیوە ینی حاڵەت ئەوەندە خراپ بوو ئەوەندە ناڕەحەت بووم ئەگەر بڵێم چەندین کەسم بینیوە کە لەم لەولامەوە لە هۆڵەکانی نەخۆشخانەی نیشانەکانی خۆت من 6 کەسم بینیوە باشە دەڵێن کۆرۆنا کەمتر بە گەنجان دەوێرێ ئێستا لەخوا بەزیابێتەوە گەنجی تۆڵی گەشتمە هەناسەی دەستکردیش ینی حاڵەتەکەتەوە نەخراپ دیارە ئەو فەزلی خوایە سپاس بەخوا ئێمە کە گەڕاینێتەوە ئەم حاڵەتی ئێستاە ئەگەر بڵێن ئێستاش مرۆڤێکی ئاسایی پێش توژین بە ڤایرۆسی کۆرۆنای نەخێر ئێستاش لە حاڵەتی وان کە کۆمەڵە عیلاج و دەرمان بەکارێنین تا جەستە و هێز و توانامان بە تەواوی بۆ بگەڕێتەوە ئێمە ئەوەی کە لەسەرمانە ئاگا دەکردن هاوڵاتیان بەس گرفتی تەندروستیت نیە ئێستا بەڵێ یعنی ئەڵە لەخوا بەزیابێ گرفتی تەندروستیت نییە بەستەنا بۆ گەڕانەوەی کۆرۆنا تێپەڕان و ئێستاش لە حاڵەتێکی زۆر باشدام ئەگەر چی لەباری دەرونی ئۆشتانەیە ئەو کاتەیە زۆر باری دەرونیمان خراپ بوو ئەتوانین بڵین سپاس بخوا بە ڤایرۆسی کۆرۆنا و کۆمەڵ نەخۆشی دیشمان تێپەڕان کرد نیشانەکانت چی بوون و نیشانەکانی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کە سەرەتا مەسەلەن وەکو ئاماژم پێدا پێشید مەسەلەن ئازارێکی زۆر توندی جەستەیە سەرەتا منوە هەستمە کرد ماندووبوونی شکارەکەم دوای لێ کردبم بەڵام چەند ڕۆژێک بەردەوامی لە دوای ئەوە لەرزووتا دوای ئەوە کۆکە پژمە هەڵامەت و لە دوای ئەوە گەی بە سیەکان و هەناسە توندیەکی زۆر بە شێوازێکە نەمان دەتوانین تەنان هەنگاوێکیش هەنگاو بنین ئەمە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنایە لەو کەسانی کە پەردوندی ئەیگرن وهەیشمانە بە قۆناغی ئاسایە تێپەڕێت و زۆرجار لە ماڵەوە خۆی تێپەڕان یا چارەسەرێکی ئاسایی لەلایەن ماوەتو بێگوەرەگرێت و تۆ خۆت پلازمات وەرگرت من خۆم پلازمان وەرنەگرت نەخێر ینی خۆت باش بوویتەوە پرسیارەکەم لەوە بوو کاکێرش دەڵێن کۆرۆنا بە گەنجان ناوێرێ ئێستا تۆ تەمەنێکی گەنجت هەیە بابەتەکە ینی بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە بڵێ یەکجار وانە یاندە سادە نییە کەسێک گەنج بێتتر بڵێ من گرفتم نییە وایە ینی تۆ کە گەنجێکیش بووی نیشانەی قورست تیا دەرکەوت گرفتت بۆ دروست بوو مەسەلەن لە ڤایرۆسی کۆرۆنا و کاتێککە کەسێک تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبێت یەکەم حاڵەت مەسەل ئەتوان بڵێن تووشی وێنەمانی کەم خەویە کە خەوی مرۆڤەکە نامێنێت بەوی شێوازێک زۆربەی ئەو حاڵەتانی کە باسمان کرد بۆ ڤایرۆسی کۆرۆنا بەڵام سواز بخوا ئەتوان بڵێم ئەگەر ئێمە ئیرادەما خۆت بێ ئەو کەسانی کە زیاتر توش ڤایرۆسی کۆرۆنا دەبن ئەوانی کە گەنجن ئەوانی کە توانێت جەستەیان باشە بە حاڵەتی زۆر باش بە ئاسانی تێ دەپەڕێن زۆر سپاس بەڕێز تەندروست بن و نمونەشتان زۆر بێت ئێستا 4 جار ئەو پلازماتان بەخشیوە بە نیازی بیکەی بە پێنجەمیش بابەتەکە وەکو خوێنبەخشین نییە پلازما دەتوانی دوای 4-5 ڕۆژ وەزامجاری کرد توانی میبەخشیتەوە چکە و بەرگریت بۆ دروستە بێتەوە بەڕێز هێرش علی فەرج بەرپرسی تیمی ڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە مەرزی نێودەوڵەتی باشماخ و بەرپرسی ئاماری پشکنینی نەخۆشیەکانی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشخانەی گشتی شەیدان لە پێنجەن زۆر سپاس بۆ بەرنامەکە لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیاریەکانت هیوادارم لانی پەیوەندیدای گوێ لێ بێت و هاوکاریتان بکەن بۆی کە بتوان نەخۆشخانەی و تاقیقێکیش لە پێنجەندا بکەنەوە زۆر سپاس بۆی کە تاوکەسە بینەرمان بوون زۆر سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی باپابەندبین پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ